ڕاگەاندنی هاوبەشی حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر لە ژێرناوی سزای قورسی محەممەد ڕەسوولئۆف هێرشێکی دیکەیە بۆ سەر کۆمەڵگەی هونەری ئێران. بابەک پاکنیە پارێزەری محەممەد ڕەسوولئۆف ڕایگەیاند کە مووەکەلەکەی بە 8 ساڵ زیندان کە 5 ساڵی جێبەجێ دەکرێت، هەروەها شەلاق و جەریمەی نەغدی و دەست بە سەرداگرتنی مڵک و ماڵەکەی مەحکوم کراوە. ئەم سزایە لە دادگای تێهەڵچوونەوەش وەک خۆی پشتڕاست کرایەوە و دۆسیەکە ڕەوانەی بەشی جێبەجێکردنی سزاکە کراوە. محەممەد ڕەسوولئۆف یەکێکە لە سینەماکارە ناسراوەکانی ئێران کە لەم بوارەدا ناو و ناوبانگی نێودەوڵەتی بەدەستهێناوە. ڕەسوولئۆف لە ساڵەکانی 2011 و 2017دا دووجار خەڵاتی سەرەکی بەشی ڕوانگەیەکی تایبەتی فێستیڤاڵی فیلمی کەن و ساڵی 2020ش خەڵاتی ورچی زێڕینی فێستیڤاڵی بێرلینالەی وەرگرتووە. جگە لەوەش نوێترین بەرهەمی ڕەسوولئۆف بە ناوی تۆی هەنجیری پیرۆز بۆ بەشداریکردن لە بەشی پێشبڕکەی فێستیڤاڵی فیلمی کەنی ئەم ساڵدا هەڵبژێردراوە. محەممەد ڕەسوولئۆف لە ناڕزایەتیە جەماوەریەکانی ئەم ساڵانەی دواییدا بەردەوام لەگەڵ خەڵک بووە، پشتیوانی لە ناڕزایەتیەکانیان کردووە و بەم هۆیەوە چەندین جار دادگایی و لێپرسینەوەی لەگەڵدا کراوە و سزای زیندانی و قەدەغەی چوونە دەرەوەی بۆ بڕاوەتەوە. بەڵام حکمی قورسی ئەم دواییەی دادگا فۆرمالیتەکانی ڕژیم کە مۆرکی لاستیکی دام و دەستگا ئەمنیەتی و سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامین هەوڵێکە بۆ کبکردنی دەنگی ناڕزایەتی یەکێک لە سینەما ناسراوەکانی سینەمای ئێران کە ئامادەبوونی ئەو لە یەکێک لە فێستیڤاڵە گرنگەکانی سینەمای جیهاندا دەتوانێت لە ئاشکراکردن و لە قاودانی ستەم و سەرڕۆیەکانی کۆنەپەرستانی دەسەڵاتدار لە ئێران و دیفاع لە ئاخێزی ڕزگاری بەخشی ژن ژیان ئازادیدا دەنگدانەوە و ڕنگدانەوەیەکی گەلێک بەربڵاوی هەبێت. کوشتنی بێکتاش ئاپتین لە زیندان، قەتڵی حکوومەتی دڵتەزێنی داریوش مێهرجووی و وەحیدە محەممەدی فەری هاوسەری، قەتڵی حکوومەتی کیومەرسپور ئەحمەد لە ژێرناوی خۆکوشتن و تیرۆرکردنی بیۆلۆژیکی ترانە عەلی دووستی و مستەفا ئالی ئەحمەد سینەماکارە بەناوبانگەکانی وڵات، دەرکردنی حکمی لە سێدارەدان بۆ توماچ ساڵحی ڕۆڵەی چاونەترسی ئێران و ڕاپەڕی چین و توێژە کرێکار و زەحمەتکێشەکان، دەست بەسەرکردنی سامان یاسین و مێهدی یەراحی و پەروەندە سازی و بێبەشکردنی ژمارەیەکی زۆر لە سینەماکار و ئەکتەرە ناودارەکانی چالاکی بواری هونەری و هیتر، هەمووی ئەمانە وەک کانونی فیلمسازانی سربەخۆی ئێران دەڵێت هەوڵی ئەو دەسەڵاتخوازە داما و سەر لێ شێوانەیە کە دەیانەوێت بە هێرشکردنە سەر ژنانی خوازیاری جلوبەرگی ئازاد و کوشتنی منداڵان و تازەلاوانی ناڕازی و سەرکوتی هونەرمەندان کۆشکی داڕماوی دەسەڵاتەکەیان بپارێزن و ڕەسواییە ناوخۆیی و دەرەکیەکانیان قەرەبوو بکەنەوە. ئازادیە بێشەرت و مەرجەکان پێشمەرجێکی پێویست و سەرەتایەکن بۆ گەشەی توانایی داهێنەرانە لە هەموو بوارەکانی هونەر و ژیانی هونەریدا کە دەسەڵاتی سەرڕۆ و ئیدیۆلۆژیکی و کۆنەپەرستی کۆماری ئیسلامی لە بنەڕەتدا لەگەڵ ئازادیە بێشەرت و مەرجە سیاسیەکاندا لە ناتەبایی و دژایەتیەکی لە ئاشتی نەهاتوودایە. شەڕی درێژماوەی نووسەران و هونەرمەندانی ئێران لە دژی دوو ڕژیمی سەرڕۆی پەهلەوی و کۆماری ئیسلامی لە پێناو هەڵوەشانەوەی هەر جۆرە دەستێوەردانێکی دەوڵەت بە هەر پاسا و بیانوویەک لە خوڵقاندنی بەرهەمی هونەری و کۆتایی هێنان بە هەموو شێوازە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆکانی سانسۆڕ و وردبینی خەبات و تێکۆشانێکی درەوشاوە بووە لە پێناو بەدیهێنانی ئازادی و دمۆکراسی ڕاستەقینە لە وڵاتدا. لەم بوارەدا ڕۆڵی کانونی نووسەرانی ئێران لە پاراستنی سربەخۆیی ئەو ناوەندە لەژێر دەستدرێژی فاشیستیانەی بەردەوامی ڕژیم بە درێژایی 45 ساڵی ڕابردوو
و هەروەها دیفاعی شێلگیر و ماندووی نەناسانە لە ئازادی بێشەرت و مەرجی بیر و باوەڕ و ئەو تێکۆشەرە شوێندانەرانەی کە لە ڕەوتی ئەم خەباتە بەردەوامەدا گیانیان بەخت کردووە، قۆناغێکی پڕ لە خەبات و شانازیە لە مێژووی هاوچەرخی وڵاتدا لە پێناو گەیشتن بە ئازادی و شایستەی ڕێز و پێزانینە. لە ڕەوتی ئەم خەبات و تێکۆشانەدایە کە هونەرمەند دەبێتە ڕەمزێک بۆ ڕزگاری کۆمەڵانی خەڵکی ئێران. هەروەها دروشمی توماج یەک میلەتە، میلەت ئازاد بکەن کە لە قوڵایی بزوتنەوەی داواکاری تەوەرە سەری هەڵداوە، نیشانی دەدات ئەم بزوتنەوە جەماوەریەش کە لە خوارەوە سەری هەڵداوە هەم خاڵی بە یەکگەیشتن و یەکگرتووی بزوتنەوەکانە و هەم ڕێگەیەکی دروستیشە بۆ هێنانە مەیدانی هێزێکی کە دەتوانێت سەرکەوتن لەم خەباتە دوور و درێژەدا مسەوەگەر بکات و بەردەوامبوونی گەڕانتی بکات. ئێمە وەک هێزێکی پارێزەری ئازادی بێشەرت و مەرجی سیاسی و دمۆکراسیەکی گشتگیر و لە خوارەوە دەرکردنی حکمی زیندانی قورس و زنجیرە سزا سەدە ناوەڕاستیەکان لە دژی محەممەد ڕەسوڵ ئۆف و سزای هاوشێوە لە هەر ئاستێکدا بەرامبەر بە هونەرمەندانی تر و بە تایبەتی سزای جنایەتکارانەی لە سێدارەدان بۆ توماس ساڵحی، ڕاپەڕی چین و توێژی کرێکاران و زەحمەتکێشان بە توندی ئیدانە دەکەین و داوا لە سەرجەم هێزەکان و کۆمەڵانی خەڵکی ئازادی خوازی ئێران دەکەین کە بە هەر شێوازێکی ممکین و کاریگەر دەنگی بەرزی ئەم ناڕزایەتیە بن. بڕوخێت ڕەژیمی کۆماری ئیسلامی، سەرکەوتوو بێت شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دمۆکراسی و سۆسیالیسم. حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر 21 گوڵانی 1403 هەتاوی بەرابەر لەگەڵ دەی 24 2024 زاینی.